کەلوپەلی ماڵەکەی ئەو پێک هاتووە لە دۆشەکێکی زیخ و دارێکی سەرین و کفنێکی سپی و تابوت و گۆڕێکی سەوز لەگەڵ چەند مەترە تەسبیحێکی ڕەنگاوڕەنگ. جێگای خەوەکەم نەجادی دۆشەکەگە ئەم زیخەیە، لەسەر ئەم زیخە نەبێ خەوم ناکەوێت. سەرینەکەم بریتە دارە ئەوەم لێ کردووە، ئەم خەولێم پێوە کردووە خۆی دارە. حەزبی حملایە ئەمە 1000 دەنکە دانیشی بۆ سڵاوات بۆ ئەستەغفر الله بۆ لا ئیلاهە ئیلا الله. ئەجادی زەمی خەڵکی ناوی خەڵک بێنین ئەمە ئەکەین. هەریەک لە ئێمە بە دوای باشترین پێخەفی خەودا دەگەڕین و دەمانەوێت ژووری نووسن ئارامترین جێگامان بێت. بەڵام مستەفا نایەوێت بە هیچ جۆرێک لەم دنیاە شوێنێک هەبێت پشووی لێ بدات. خۆی کە نەخەوم دامی یادی خوا بکەم، زیکری خوا بکەم، شەو نوێژ و عیبادەت بکەم، بۆ ئەوەیە. ئەمە جوانیە لەژێر پردەکای کڕم، ئەم جوانیە ئەی دوورم لای خەیات وەکو فالینە ئەیکەمە بەرم بۆی بچەقە لە گیان بۆی سراحەت ناکی ئەو لە شەو. ئەمە خەبرە بە شێوازی خەبر دروستم کردو لە یاسنگەرەکان. ئەمە تابوتە بۆی دایم یادی مردنێ هەبێ، دایم بیری قەبر و قیامەتێ هەبێ. تو ئاسوودەی لەو ژیانە؟ ژیانێکی زۆر خۆشە، زۆر ئاسوودەم بۆ ژیانە. بیر و باوەڕم بەو پیاو چاکانە هەیە، بۆ ئەولیانە هەیە، ئەو شێخە و کۆنەکان وەکو حەزەری شا عوسمان، شا عەلادین، شا عومەر، شێخ مەولانە خالی، ئەوان ئەولیا بوون. جگە لەو قەبرە و جگە لەو تابوتە ئەم کفنەشت داناوە؟ ئەم کفنە مەردانەوە دەمێکە، هەر وەکو کفن دروستمان کردووە دامانناوە. بۆچی ئەو کفنەشت داناوە؟ ئەو کفنە وەکو دەگەڵ ئەوانەیە دامنەوە، نانیە بێ ئەو کفنە و چۆن بێ. ئەو دڵی لە دنیا ڕەنجا و خەڵک بە دێوانەی لە قەڵەم دەدەن، خۆزگەشت دەخوازێت خوشکێکی هەبوایە. وەک زۆربەی دامانەنێن بە شێت، دامانەنێن جاری وایە بڵێنەوە ئەم کوڕە تەواو نەبێ. نەسیحەتی خەڵک بە جۆ ناکە. دوژمنەکەشم بێ لە هەر شوێنێ بیبینم سەلامی خۆم لێ بکەم. کاک مستەفا، تۆ بۆچی بەتەنیا ژیت؟ وەڵی ئیشی خوا وایە، دەسەڵانە ئەوکم نەماوە و ئەو دوو برایم بە خەڵکی من نایەن و ئەگەڵ منە ناگونجێن. هەر زمانی ئەو باوکوشم هەر باش نەبوو بۆم. ئیتر ئەم ماوەیە ئیتر ئەوە بەسەرم هاو دەمێکە بەتەنیام ئەی کێشم دەمێکە کێشم بە تەنیایی زۆرە کێشم. تەنیایش بووە خوا باشە. خۆزگەم خوشکێکم بە زۆر بەرە باش نەبی یاتونی خوانێ یاواتیەکەی. مستەفا زۆرترین کاتەکانی لە دوای گەڕانەوە لە ئیش دەچێتە خەڵوەتەوە و لە ئەهلی دڵ و تەسەوف خۆی ئەژمار دەکا. هەندێک جاریش بێتاقەتە بۆ ژیانی خۆی، بەتایبەت لە پاش هەڵوەشانەوەی هاوسەرگیریەکەی کە هیواخواز بوو ببێتە هاودەمی تەنیاییەکانی. ژنیان دامێ ژنیان لێسەنینەوە. بۆچی لێیان سەنگیتەوە؟ وەڵی وتەی خەڵک بەیانی لە مەحکەمە مارەمان کرد، هێوارە دوای نوێژ عیشا و تێبە تەڵاق تۆ پیاو خراپی تۆ وای. بۆچی پیاو خراپی؟ ئیتر بە قسەی خەڵک ئێستا لەبەرەوەی تو ئاوایی ئەژیت؟ نا لەبەر ئاواینا بەخوا جوانترین هێشم لەبەرا کرد. هەروتم بە ئەو بڵی ئەو خۆش بێ من نامەوێت. پێشەکی هەموو شتێکم پێوت تاقەتی دوورۆ دەرەچم وتی من ڕازیم بە شتێکی تۆ. هەڵەن قەدری زێر ئەی زەرەنگەرە، زەرەنگەرە نازیە. دایم پیاوی خوا لە عەزابە، لە ناڕەحەتیە، لە نەکبەتیە، دایم بەبێ حەمد و سەنای خوا بکەیت. حەمد و سەنای خوا نەکەیت